زیاتر لە 780 ڕۆژ بەسەر هەڵبژاردنە پەرلەمانیەکەی ئەیلولی 2013دا تێپەر دەبێت و زیاتر لە 560 ڕۆژیش بەسەر هەڵبژاردنەکانی 30 نیسانی 2014 ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمدا تێپەر دەبێت. بەڵام تا ئێستاش لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لەسەر دابەشکردنی پۆستە ئیدارەکانی پارێزگاکانی هەرێم ڕێک نەکەوتون و لەسەر زۆربەی پرسەکان نەگەیشتونەتە ڕێکەوتن و وا دەردەکەوێت تەنها چەند ڕۆژێک بێ هەڵبژاردنەکان ئەنجام درابێتن. پێش هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم لایەنە سیاسیەکان بە چەندین شێوەی جیاواز بانگەشیان بۆ لیستەکانی خۆیان دەکرد و بەرنامەی کاری خۆیان دەخستە ڕوو. بەڵام ئەگەر دۆخی ئێستای هەرێم بەراورد بکرێ بە پێش 30 نیسانی 2014 ئەوا دەردەکەوێت لە زۆر ڕۆوە دۆخی ئێستای هەرێمی کوردستان لەو کاتە خراپترە. لە دوای هەڵبژاردنەکانەوە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەسەر چەندین پرسی جیاواز نەگەیشتونەتە ڕێکەوتن و کێشەکان بە هەڵپەسێراوی ماونەتەوە. پرسی پێگەنانی حکوومەتە خۆجیەکانی دووهۆک و هەولێر و هەڵەبجە یەکلا نەکراونەتەوە و لایەنە سیاسەکان لەسەر دابەشکردنی پۆستە ئیدارەکان ڕێک نەکەوتون. هەرچەندە لە سەرەتای ئەم ساڵەوە لایەنە سیاسەکان هەوڵەکانیان شڕ کردەوە بۆ هەمارکردنەوەی دەستوری هەرێمی کوردستان، بەڵام پاش ئەنجامدانی 55 کۆبوونەوەی لیژنەی ئامادەکردنی پرۆژەی دەستور بۆ ڕاپرسی بۆی ڕێگنەکەوتنی لایەنەکان لەسەر دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم و بورگەی ئاین نەتوانرا پرۆژەکە تەواو بکرێت. دوای ئەنجامدانی 9 کۆبوونەوەی 5 خۆڵی و دەیان کۆبوونەوەی 2 خۆڵی و 3 خۆڵی و 4 خۆڵی تا ئێستا لایەنە سیاسیەکان لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم نەگەیشتونەتە ڕێکەوتن و گفتوگۆکردنیش لەبارەی پرسەکەوە هەڵپەسێراوە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا چەندین جار باز لە یەکگرتنەوەی هێزەکانی 70 کراوە، بەڵام هەوڵەکان بێئەنجام بوون و نەک ئەو هێزانە یەکیان نەگرتووەتەوە، بەڵکو لە ئێستادا باز لەوە دەکرێت کە پێدەچێت هێزەکانی نەوە لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە دروست بکرێت. هەروەها لە ماوەی ڕابردوودا چەندین جار باز لە دروستکردن و ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی کراوە، بەڵام تا ئێستا هەوڵەکان بێئەنجام بوون و لە سەرەتای ئەم ساڵەوە هێندەی باز لە گەڕانەوە بۆ دوو ئیدارەی دەکرێت، هێندە باز لە دروستکردنی دەوڵەتی کوردی ناکرێت. لە دەستپێکی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانەوە تا ئێستا لایەنە سیاسیەکان باز لە نەشەفافی داهاتی نەو دەکەن، بەڵام تا ئێستا نەتوانراوە داهاتی فرۆشتنی نەوتی هەرێم بە شێوەیەکی شەفاف بخرێتە ڕوو. ئەوەش لە کاتێکدایە لە ناوڕاستی ئەم ساڵدا پرۆژە یاسای سندوقی داهاتە نەوتەکانی کوردستان پەسەند کرا، بەپێی ئەو پرۆژە یاسایەش سەرجەم داهاتەکانی نەوت و غازی هەرێم لەو سندوقەدا دادەنرێ کە دەبوو ڕاستەوخۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرپەرشتی بکە، بەڵام تا ئێستا یاساکە نەچووەتە بواری جێبەجێکردنەوە. لە ئێستاشدا کارەکانی پەرلەمانی کوردستان پەک خراوە و لە ماوەی 110 ڕۆژی ڕابردوودا پەرلەمان هیچ کۆبوونەوەیکی ئەنجام نەداوە. لە ماوەی چەند مانگی ڕابردووشدا تەنها یەکجار ئەنجومەنی وەزیرانی هەرێم کۆبووەتەوە، ئەوەش لە کاتێکدایە کارێمی کوردستان بە چەندین خەیرانی جیاوازدا تێپەڕ دەبێت. ئەمانە و چەندان پرسی دیکە وەک سیستمی حکومڕانی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی هەرێم و بەغدا و پەیوەندیەکانی دەرەوەی هەرێم یەکلایی نەکراونەتەوە. لە ئێستادا پرسیار ئەوەیە دەبێت ناکۆکیەکانی نێوان لایەنە سیاسیەکانی هەرێم تا کەی بەردەوام بێت؟ ئایا تا هەڵبژاردنێکی دیکە و داڕشتنەوەی بەڵێن و بەرنامە جیاوازەکانی لایەنەکان ناکۆکیەکان بەردەوامیان دەبێت، یاخود جارێکی دیکە لایەنەکان گفتوگۆکان دەست پێ دەکەنەوە و هەوڵی چارەسەرکردنی کێشە هەڵپەسێراوەکان دەدەن؟ بەرهەم ساڵح، NRT